بەهۆی دواکەوتنی موچەکانیان بەشێک لە فەرمانگەکانی سلێمانی بایکۆتی دەوامیان لە کارەکانیان ڕاگەیاند. کارمەندانی بەڕێوەبەرایەتیەکانی ئاوی سەرچنار و شارەوانیەکان و کشتتوکاڵیش چوونە ڕیزی بایکۆتەوە و دەڵێن تا موچەکانیان پێ نەدرێت ئامادە نین بایکۆت بشکێن و بگەڕێنەوە سەرکار. داوی مافیش حق خۆمانەکەین خۆ نەبێداوی زیاد بکەین بڵام ئەوم بۆکە ئەوم بۆکە ئەوەی کە نەکراوە لێرانەیە هەر موچەکەی بۆ کەس نەکراوە هەموو موچەکانیشمان نەخۆن پاشەکەوتەکانمان نەخۆن علاوە تەرفیعیشمان نایەنێ هیچ شتێک نایەن بە کەس هیچ شتێک نایەن بە کەس لەبێت داوامیشکەی ئەمە داوامان کردو کاکەیان بەس موچەکەمان بۆ سەرف بکەن ئێمە هەروەکو خۆمانوەکو ئاسایی داوامەکەینەوە. ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە نەگوێ لە دۆستەگرێن نەگوێ لە دوژمنەگرێن نەجێ لە ماڵ و مناڵی خۆیگرێ ئەگەر حکوومەت باوکمانە کاکە ئێمە کە داوامت بووەکەین موچەکەمان بەرێ مناڵێک کارڕۆ بۆ مەکتەب بەیانی باشی ڕۆژانەیە 1000 دیناریات 250 من داوامەکەم بە پێی یاسا داوامەکەم مافی خۆیت حکومەت داوام پێ بە ولا لە مەقابلەوەش مافی خۆمەکە داوای موچە بکەم بژێ ژیانمان لەسەر ئەوەیە بازار ڕەسەر موچەیە کار و کاسبێمە لەسەر موچەیە مناڵمان هەیە مناڵمان نەخۆشە خەڵکمان هەیە برامان هەیە نەخۆشە باوکمان هەیە نەخۆشە ینی ژیان بە مادار ڕۆبەڕێەوە ئامادەیمان دەربڕیوە. هەرچەندە لە 27 ئەم مانگە حکوومەتی هەرێم و بەغدا گەیشتنە ڕێکەوتن بەڵام تا ئێستا هەرێم هەر چاوەڕوانی بەغدایە پارەی بۆ بنێرێت. بەغداد موچەی مانگی حوتیشی دابەش کردووە بەڵام فەرمانبەرانی هەرێم چاوەڕێی موچەی مانگی شەشن. موچەخۆران دەڵێن تاوانی دواکەوتنی موچە نە حزبی زەرد و نە سەوزیش دەیگرێتە ئەستۆی خۆی و فەرمانبەران بوون بە قوربانی. بەیانیان هەڵەسم شواری بەیانی هەڵەسم ماچمە بازار ئیشەکەم بۆچی بۆ بژێوی ماڵ و مناڵەکەم بۆ ئەو حەوزەعیفەیە کە لە ماڵەوان یعنی ماقولە من بەو شێوەیە بژیم ئەمڕۆ ڕۆشتم لە بەیانی و ڕۆشتم 4 ڕۆشتم هەتا سەعاش 12000 پێیا کردو ئەوەم پێماوە پارە ماوە بە ماڵەوە بۆ مناڵەکانم بۆم بەجێهێشتوم شتی پێ بکڕن یعنی ماقولە زەلامێکی زل 1500 نار لە باخەڵیا بێ بەخوای گەورە ئەوە لە باخەڵمایە تێەکەی بینەکانی خۆیان ئاوان قەرزاریشم قەرزاری خەڵکیشم کەس لە هیچیان تێناگە نەگەر حیزب و دو حیزب هەموو حیزبەکان و کویەک کەسە لیان تێناگە کەسیان پاگین لەگەڵ بەرامبەرەکەمانە باشە کەسیان و کوێن پاگن ئەوانە من پاکن بەزان کەسیان پاگنین هەر لێرەوە تا کۆر هەمویان ئەگەر پاکبوونە ئەوان ئاوایان نەکرد وایە کاکەگیان ڕێکەوتون ئێمە بڵین نازانین ڕێنەکەوتون نازانین هەرێک و قسەیەکەکات هەرێک و بەلای خۆیان داشکێنە لە زەرد پرسە ئەڵێ من باشم لە 100 پرسا من باشم لەی پرسا من باشم ئەوەی کە فۆتەوە فەرمانبەران دۆخ و گوزەرانی موچەخۆران بەهۆی دواکەوتنی موچەوە وەکو خۆیان دەڵێن لە خراپیدایە. ئەوە مانگی هەشتیش هات هێشتا موچەی مانگی 6 و 7یان پێ نەدراوە. دەسەڵاتدارانی هەرێمیش چونکە خۆیان گیرفانیان بە داهاتی هەرێم گەرمە باکیان بە گیرفانی بەتاڵی موچەخۆران نییە.